هاوڕێیان ئەم کاتتان باش لەم ڤیددیۆ زۆر بە کورتی باسی هەنگاوەکانی تەقدیمکردنی ڤیزەی قوتابیەکەین لە وڵاتی کەنەدا. یەکەم بەدوای کۆلێژ یاخود زانکۆیەکی گونجاو بگەڕێ. دووەم پێشەوەی تەقدیمی ئەو بە شەبکەی کە هەڵت بژاردووە ئیمەیل بۆ زانکۆ یاخود کۆلێژەکە بنێرە بزانە مۆڵەتی مانەوەی دوای خوێندنیان هەیە یاننا. ئەم مۆڵەتە بە ئینگلیزی پێڵێن پۆست گراجویت وەرک پەرمت. پۆست گراجویت وەرک پەرمت مۆڵەتت ئاەتێت تۆ دوای تاوابوونی خوێندنەکەت بە شێوەیەکی یاسایی لە وڵاتی کەنەدا بمێنیتەوە. ئەگەر خوێندنەکەت ئەو شمولی ئەو مۆڵەتە ناکات ئەوە ناتوانانی بمێنیتەوە ئەبێت وڵاتەکە بەجێبێلی دوای تاوابوونی خوێندنەکەت یاخود تاوابوونی کۆرسەکەت. هەر کاتێک کە تەقدیمی کۆلێژەکەت کرد چاوەڕێی وەڵام بە. ئەگەر قبوڵت وەرگرت تەقدیمی ڤیزەی ستودنت کە لە ڕێگەی وێبسایتی سەرەکی کەنەدا.ca چاوەڕێی وەڵامی قونسوڵخانە بە هەر کاتێک کە قبوڵەکەت وەرگرت و ڤیزەت وەرگرت کە گەشتیتە ناو فڕۆکەخانە لە وڵاتی کەنەدا گەشتیتە تۆرۆنتۆ یاخود هەر فڕۆکەخانەی هەر شارێکی تر ئەوە ئەفسەری فڕۆکەخانەکە لەوێ دۆکیومنتێکت ئێنێ یاخود مۆڵەتێک تێنێ پێڵێن وەرک پەرمت. لە ڕێگەی ئەم وەرک پەرمتەوە ئەتوانی تۆ بۆ ماوەی 20 کاتژمێر لە هەفتەیەک کار بکەیت و هەر کاتێک پێش تاوابوونی خوێندنەکەت لە ساڵی دووەم هەر کاتێک کە شەهادەکەت وەرگرتەوە ئەو کاتە دەستەکەی بەدوای کارێکی فۆڵ تایم ئەگەڕێیت هەرچەنە لەوانەیە پارت تایم خۆت ئیشێکت دۆزی بێتەوە لە ماوەی ئەم 2 ساڵە بەڵام بەدوای کارێکی فۆڵ تایم ئەگەڕێیت بۆەوەی دوای ئەوە بتوانی لە ڕێگەی پۆست گراجویت وەرک پەرمتەوە بمێنیتەوە ئەنجە دوای تەقدیمی ئیقامەی کەنەدا بکەیت. جاگریش پرسیار تێ لە کۆمنت بۆم بنووسە.